شوێنی فراکسیۆنی پارتیە لە پەرلەمانی عێراق. هۆڵەکە چۆڵە چونکە بڕیاری بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانیان داوە. دەڵێن دەستوور و یاسا پێشێل کراوە و بنەماکانی هاوبەشی و هاوسەنگی و سازان پشت گوێ خراون. بۆیە تا کاتێکی نادیار پەرلەمانتارانمان گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. بۆ پاراستنی مافە دەستووریەکانی گەلی کوردستان و هەروەهاش بۆ پاراستنی شرعیەتی پرۆسەی سیاسی ئێمە تعلیقی ئامادەبوونمان لە دانیشتنەکانی پەرلەمانی عێراق دەکەین تا ئەو کاتە کە بڕیار دەدرێت چی بکرێت لەم قۆناغە. ئەگەرچی پارتی ڕاستەوخۆ ئاماژەی پێنادات، بەڵام ئەوانەی چاودێری دۆخەکە دەکەن پێیان وایە بڕیارەکەی پارتی پەیوەندی بە ناکۆکی نێوماڵی کوردەوە هەبوو لەسەر پۆستی سەرۆک کۆمار. بایکۆتی پارتی لە کاتێکدایە کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکوەزیران بە سوودوەرگرتن لە ئاگربەستی ئەمریکا ئێران. ئێران قائانی فەرماندەی سوپای قودسی ناردووەتە بەغدا بۆ یەکخستنی نێوماڵی شیعی و وەلانانی ناکۆکیەکان. خۆی کورد فەراغێکی جێشتە بەڕاستی تەدەخلی ئێران بۆ عێراق. عێراقی لە خشتە بردووە بە حکمی تایفەگەری و شیعگەرایی. پێشتر هەوڵێدا هیلالی شیعی دروست کات. حکوومەتی هەرێم ڕێگر بووە لە سووریا باڵا دەست بوون، ئەوە لە سووریا شکستیان هینا، لە هەرێمیش نیانتوانی ئەو هیلالە دروستکەن. ئێستا ئەوی ماوە بەدەستیانەوە عێراقە. بەردەوامبوونی بایکۆتی پارتی کاریگەری لەسەر دۆخی هەرێمی کوردستان جێدەهێڵێت. سەرباری ئەو ناکۆکیانە خەڵکی لە هەرێمی کوردستان ئاماژە بەوە دەدەن کە بەغدا بەردەوام لە هەوڵی دروستکردنی کێشەدایە بۆ حکوومەت و هاوڵاتیانی کوردستان. ئەگەر هەمویان یەک ڕێی بن باشتر لەوەی هەندێک بستنەوە هەندێک لێرە بن هەندێک ئەوە نابی. ئەوە یەک ڕێی بن باشتر بۆ تەماع نەیکەن، بۆ ئەوە نەیکەن، بۆ کورد و بۆ خاک بیکەن، بۆ پاشەڕۆژ بۆ خۆیان باشە. ئەو خاکە وڵات هەردەمینی. مێژووی بایکۆتیان کشانەوەی پارتی لە پەرلەمانی عێراق دەگەڕێتەوە بۆ ساڵی 2020 بۆ 2021. تا ئێستا 7 جار لە پەرلەمانی عێراق کارتی بایکۆت و کشانەوەی بەکارهێناوە. 2 جار بۆ پۆستی سەرۆک کۆمار، 3 جار لەسەر کێشەی موچەی فەرمانبەران و پرسی نەوت، 2 جاریش لەسەر کێشە ناوخۆیەکانی پەرلەمان و حکوومەت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.